ژمارەیە گەنج شوێنێکیان دیاری کردو لە گەڕێکی چوارچرا تاوەکو پێداویستی بۆ هاوڵاتیانی چەمچەماڵ کۆبکەنەوە کە ئەمان ژمارەیەک ئۆتۆمبیلی ئۆڤڕۆدیان پێە کە لە ڕۆژی لافاوەکەشدا هاوکاری چەند ئۆتۆمبیلێکیان کردو بۆ هێنانە دەرەوەی لە ناو لافاوەکە. لێرە شکار ئومێدی لە ئێستا و لێرەکە شکار ئێوە چۆن بوو هەستان بە دانانی ئەم کەمپینە لە گەڕێکی چوارچرا؟ سەرەتا بە خێراتدانەکەین ئەرکتان کێشا کە هاتنە ئەم شوێنە و ئێمەتان بەدی کردوێتەوە. ئێمە کۆمەڵە گەنجین هەستاین بم هاوکاریە کە بۆ چەمچەماڵی ئەزیز کە بۆ ماڵانی لیان قەوماوە بتوانین ئەگەر بە تووەشیریە بێ بە کیسەیە برنج بێ بە هەر شتێ بێ بتوانین هاوکاریان کەین و لەو نەهامەتی ڕزگاریان بێت. ئێوە تاکەی لێرە ئەم کەمپینەتان بەردەوام ئەبێت و لە کاتژمێر چەند بۆ چەندی شەوێ؟ ئێمە ینی ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئێرەمان بوو جەماعەتی خۆمان مەجموعەیە برادەری کەمان لە لای زانکۆی سلێمانین لە ناو غەسلی زانکۆیە کەمپەکەیان ڕاگەاندووە. ئەمڕۆ ئێرەمان کردەوە بۆ ئەو خەڵکانی کە لەم ناوچەیەوە نزیکن بتوان هاوکاریمان کەنێمە هاوکارەکانیان لێوەرگین و بگەینە دەستخەڵکی چەمچەماڵ. ئێستا چی هاتووە؟ وەڵای سوپاس بەخوا کۆمەڵێ مەبلەغی پارەی باش هاتووە خێری خێرخوازان بنووسێ ئەروە بێتەوە بەتانیە چلو بەرگە خواردنە. شوێنەکەتان کوێ بە دیاریکراوی؟ ئێمە لە ناو بەنزیخانی چوارچرای نوێین بەرامبەر پۆلۆتەکنیکەکەی زانکۆی پۆلۆتەکنیکەکە. شەو تا کاتژمێر چەند لێرابن؟ شەو تا سەعات دەی شەو ئێمە لێرابین بەردەوام بین. لە ڕۆژی لافاوەکە شازانم ئۆتۆمبیلتان هێنا بۆ دەرەوە. لە ڕۆژی لافاوەکە شام مەجموعەی برادەرمان لە شارباژێر ڕوون مەجموعەی برادەرمان لە چەمچەماڵ بوون هاوکاری خەڵکمان کردووە و کە بەپێی توانە کەرچێک کرابێ لە توانای ئەمە کردومانە. زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ ئەوەی کەیبینن ئەمان ئۆتۆمبیلەکانیان جیاوازە ئۆتۆمبیلان کە وەکو ئۆتۆمبیلانی کە لەسەر شەقامەکانن ئەتوان چن بۆ شوێنی زۆر سەخت بۆی هاوکاری هاوڵاتیانیان کردو ئۆتۆمبیلەکانیشان چەندین ئۆتۆمبیلی دیکەیان دەرهێنا و هاوکاری هاوڵاتیانیان کردو لێش کەمپینێکیان ڕاگەیاندوو لە گەڕێکی چوارچرا تاوەکو ئەو پێداویستیانەی کە هەیە هاوڵاتیان بیەنە ئێرە لە چەند شوێنێکی جیاوازی شاری سلێمانی چەند شوێنێک هەیە بۆ کۆکردنەوەی پێداویستی هەر لەوە کە لە سەرۆکاتی زانکۆی سلێمانی لە کەمپی قولەرەیسی و کەمپی کۆنیش کە دەکرێتە بەرامبەر گەڕێکی ئیسکان لەوێش بە هەمان شێوە شوێنێکە بۆ کۆکردنەوەی هاوکاریەکان لێرە لە گەڕی چوارچراشەیە و لە چەند شوێنێکی دیکەشەیە لە شاری سلێمانی.